سڵاوتان لێبێت. ڕۆژتان باش کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنێکی کوردستانن یان لە هەر شوێنێکی ئەم دنیایان. هیوادارین کە ڕۆژێکی پڕوەزەتان دەست پێکرد بێت. من سۆڤان فەرمان و هەروەها هاوکارم من هاژە غەفور لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی یەکەم پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیواین کاتێکی سوود بەخش لەگەڵمان بەرنەسەر بەرنامەکەمان پێکاتۆ لە چەندین بەرگە و بابەتی زانیاری، کللتوری، هوەری، هەواڵەکان و پێشهاتەکان. خۆشەویستان هیوادارین کە هەموو ڕۆژێک وەکوتمان بە ڕۆژێکی پڕوزە دەست پێ بکەین چۆن لە کاتژمێر حوتی بەیانی هەرچەند ئێستا دنیا لە لای ئێمە تاریک و لێڵە هێشتا ئێمە بەیانیان لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بین بە کۆمەڵێ بەرگە و بابەت لە بە کۆمەڵێ زانیاری زۆر بەسوود بۆیە هیواداری کە لە بەردەم شاشەی کوردستان 24 لانەچن لە لای من و هاژە بن. بەڵێ سۆڤان وەکۆزانرێک کەش هەوایەکی زۆر ساردی هەیە پشووی فەرمیش ڕاگەیەنراوە کە هاوڵاتیان زۆربیان لە ماڵەوەن بێگومان کاتەکانیان بە سیرکردنی تیڤیەوە بەسەر بن بۆیە چاوتان لەسەر ڕۆژ باشی کوردستان 24 بێ بەرگە و بابەتی زۆر باش و سوودبەخشمان بۆ ئامادە کردوون و هەروەها کەشێکی خۆشیشیە بۆ چەنە زۆر سارد بوو سۆڤانم بەیانە بەڵام لەگەڵەوەشا هەرخۆشە ئاسمان ساماڵە بۆ هۆیشەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پشووی فەرمی ڕاگەیان لە سەرجەمدام و دەستگاکانی هەرێمی کوردستان بۆ پاراستنی سەرۆکیانی هاوڵاتیان و هەروەها هەموو قوتابیان لە قوتابخانەکان بۆی تەندروستیان باش بێ و سەرمایان نەبێت. بەڵێ هەرچەند ئەم بەیانەیە کە دەرچووینە ماڵ زۆر سارد بوو بەڵام چونکە ئەوەمان هەبوو کە ئەزانین دەین بۆ لای ئێوە و ئەزانین کە بەرنمەیەکی زۆر جان پرۆگرامێکی زۆر جانتان پێشکەشەکەین بۆیە ئەو سەرمایەمان تەحامل کرد ئێوە لە ماڵەوە بن ئێوە لە بەردەم شاشەی کوردستان 24 بن و ببینن کە ئێمە ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکمان بۆتان ئامادە کردووە و ئەممان لەبیر نەچێت کە باسی سەرما و باسیێواکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر پاراستنی گیانی قوتابیان کە لە سەرما خوا نەخواسە تەندروستیان لە سەلامەتیە بێت و خوا نەخواسە نەخۆش نەکەون کە ئەمڕۆ کراوە بە پشووی فەرمی با ئەوە لە یاد نەکەین کە ئێمە ئێستا لە دۆخێکین کە جیهان هەمووی باسی ئەو دۆخە ئەکات کە نەخۆشی کۆرۆنایە بۆیە ئێمە دەبێ خۆمان بپارێزین زۆر بەباشی هەرچەند سپاس بۆخوا ئێمە هیچ حاڵەتێکی لەو بابەتەمان نییە کە بڵین حاڵەتێکی کۆرۆنامان هەبێت بەڵام هەر خۆپاراستن زۆر باشترە لە چارەسەرکردن. سۆڤان زۆربەی وڵاتان زیاتر لە 20 وڵات ئەو ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبەتەوە کە وەکو دوژمنی مرۆڤایەتی سەرناو ئەبرێت و زۆرێک لەو کەسانی کە تا ئێستا گیانیان لە دەستدا بەوەی ڤایرۆسەکەەوە زیاتر لە 900 کەسە لە بەرامبەریشا زیاتر لە 30,000 کەس چاک بوونەتەوە بەڵام نزیکەی 40,000 کەس توش بووە بە ڤایرۆسەکە. بەڕاستی تا ئێستا نەگەیشتۆتە هەرێمی کوردستان و زۆر وڵاتی شێشتا پێی نەگەیشتۆ بەڵام خۆپاراستن یاخود بەردەوام وەزارەتی تەندروستی و هەموو بەڕێوەبەراتی تەندروستیەکان هۆشداریە دەنە هاوڵاتیان لە کاتی سەرما کەمتر بچنە دەرەوە و هەروە لە شوێنە قەرەباڵغەکان خۆیان دوور خەنەوە بەکارهێنانی ماسک و بەکارهێنانی بەردەوام دەست شۆردنیش ئەوە گرنگە بۆ هاوڵاتیان بارێشۆ میوانێکمانە بێ و گفتگوی زیاتری بەڵێ زیاتر باس لەوە دەکەین کاتێکە بە میوانداری پزیشکێک دیارە میوانداری پزیشکەکەین کە پسپۆڕە لە نەخۆشیە با بڵێن گوازراوەکان ڤایرۆسە گوازراوەکان و زیاتر زانیاریتان پێ ئەبەخشین ئەو کاتە و ئێستا دەچینە ناو ئەو با بڵێن ئەو هەواڵانەی کە لە ئەمڕۆیە باسی لێ دەکەین دیچیروان بارزانی لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان کۆ دەبێتەوە. و ئەم یەکێکە لە هەواڵەکان کە من لە کورتەیە زیاتر باسی لەکەم بۆیە ئەچم بۆ ئەوەی کە کورتەتان بۆ پێشکەشکە. نێچیروان بارزانی لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان کۆ دەبێتەوە. پەیامنێری کوردستان 24 ڕایگەاند ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە. ڕایشی گەیاند نێچیروان بارزانی و فراکسیۆنە کوردستانیەکان دۆخی سیاسی و هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق تاوتێ دەکەن.
مەسرور بارزانی و وەزیری دەرەوەی عێراق کۆ دەبنەوە. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ محەممەد حەکیمی وەزیری دەرەوەی عێراق کۆ دەبێتەوە و تاوتوێی دوایین پێشاتەکانی عێراق و ناوچەکە دەکەن. بەهۆی سەرما لە هەموو دام و دەستگاکان کرایە پشوو. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە. بەهۆی شەپۆلی سەرما و دروستبوونی شەختە و بەستەڵک ئەمڕۆ سێشەمە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان پشووی فەرمیە. بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی هەرێمی کوردستانیش بەهۆی دروستبوونی بەستەڵک لە ڕێگەکان هۆشداری بە شۆفێران دەدات. لە بەغدا هێرشکرایە سەر کاروانێکی هێزەکانی ئەمریکا. میدیاکانی عێراق بڵاویان کردەوە لە ناوچەی یوسفیا لە باشووری بەغدا لە ڕێگەی بۆمبێکی چێندراوەوە هێرشکرایە سەر کاروانێکی هێزەکانی ئەمریکا. بەپێی زانیاریەکان هێزەکەی ئەمریکا سەر بە کۆمپانیای ئەمنی بووە و تا ئێستا زیانەکان نەزانراون. باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا هۆشداری دەداتە هاوڵاتیانی نزیک ئەو ناوچانە کە خۆپیشاندان تایدا ئەنجام دەدرێت. باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردوتەوە پێشبینی دەکرێت لە ڕۆژانی 11 بۆ 13 ئەم مانگە خۆپیشاندانی بەرفراوان لە پارێزگاکانی بەغدا و نەجەف ئەنجام بدرێت. باڵوێزخانەکە ئاماژەی بەوەشدا کارەکانیان لە بەغدا ڕاگیراوە و هاوڵاتیان بۆ ئەنجامدانی کارەکانیان دەتوانن سەردانی کۆنسوڵخانەی وڵاتەکەیان لە هەولێر بکەن. وەزارەتی بەرگری تورکیا لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەاند لە وەڵامی هێرشی سوپای سووریا بۆ سەر هێزەکانیان کە بووە هۆی کوژرانی 5 سەرباز زیاتر لە 100 پێگەی سەربازی سوپای سووریایان بردومان کردووە. وەزارەتی بەرگری تورکیا ئاشکراشی کردووە بەهۆی هێرشەکانیان 100 سەربازی سوپای سووریا کوژراون. هێزەکانی تورکیا و سووریا چەند جارێک بە تایبەت لە ئیدلیب ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە و هێرشیان دژی یەکتر ئەنجامداوە. کورتەیەک لە هەواڵەکانمان پێشکەشکردن و کەشەوەکە ساردە بەڵام هەواڵەکان گەرم و گوڕە. بەڵێ هەواڵەکان گەرم و گوڕن میوانەکەمان و هەروەها بابەتی بەرنامەکەمان کە باس لە با بڵێن زۆر بابەت ئەەکەین و یەکێک لەوانە ئەوەیە کە باسی ئەم شەپۆ لە سەرمایە ئەەکەین کە باڵێن چەند ڕۆژێکە یاخود هەفتەیەک زیاتریشە هەموو کوردستانی گرتوتەوە و کوردستانی وەکو بووک ڕازاندۆتەوە کە چەند ڕۆژێکە شەپۆلێکی سەرما و بەستەڵک شارەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە بە جۆرێک کە پلەی گەرما بۆ ژێر سفر دابەزیوە. بەهۆی شەپۆلی ئەو سەرمایەشەوە ئاستەنگ بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل لە ڕێگەکان و هەروەها پرۆسەی خوێندن دروست بووە. بەڵێ سۆڤان هەر لەسەر ئەوە زۆرێک لە بەڕێوەبەرەتیەکان کە پەیوەندی هەیە بە ژیانی هاوڵاتیانەوە بەتایبەت بەڕێوەبەرەتی هاتوچۆوە هەروەها ئاوەدان ئاو ئەمانە هەمویان هۆشداریان ناوە بە هاوڵاتیان بۆی کە ئەگەیان لە خۆیان بێت لە چوونە دەرەوە و بەتایبەت باسی ئەوە کراکە بەڕێوەبەرەتی ئاو هاوڵاتیانی ئاگدار کردوتەوە لەوەی کە بەلوعی ماڵەکانیان کەمێک بەرەنەوە بۆی تەنکی سەربان گەنەی بەستێ و تووشی بە ئاوی نەبن و هەم بەڕێوەبەرەتی هاتو چۆش باسی لەوە کردووە کە ئاو نەڕژن لەسەر شەقامەکان بەهۆی بەستنیەوە هەر لە ڕاگەیاندراوەکەشە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوێتەوە بەهۆی شەپۆلی سەرماوە ئەمڕۆ شووی فەرمی ڕاگەیاندراوە لە سەرجەم دام و دەستگاکان لە هەموو ئەو شوێنانەی کە دەوامی قوتابخانەکانی لێدام و دەستگا فەرمیەکان هاوکات لەگەڵ چەند ڕۆژی ڕابردووش بەهۆی بەفربارین سەرما لە ئاستی بەڕێوەبەرایەتی پەروەردەکان لە چەند ناوچەی هەرێمی کوردستان دەوامی بەشێک لە قوتابخانەکانی خوێندن و باخچەی ساغایان ڕاگیرا. بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا داوا لە شۆفێرانەکات ئاگاداری بەکارهێنانی ڕێگاکان بن و بە وریاییەوە مامەڵە بکەن. دەستەی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت ئەو شەپۆ لە سەرمایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە تا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوامە بێت. بەڵێ هەر لەسەر ئەو سەرمایە ئەمە ئەوە لە یاد نەکەین دوێنێ
تا پێما بێت تا ئێوارش بوو تا درنگانێکی ئێوارە بوو ڕێگای دوهۆک داخرا بوو کە بەهۆی ئاستەنگی بۆ دروست بوو تەنانەت ڕێگای نێوان باشوور و ڕۆژئاواش بە هەمان شێوە ئەو ڕێگەیە داخرا بوو و ئەوە جێگەی خۆشحاڵیە هەندێک لە شار و ناوچەکان و باڵی شارۆچکەکان هەن بۆ ماوەی 6 ساڵە هاژە بەفریان بەخۆ نەبینیوە و ئەم زستانە بۆ هۆی ئەوەی کە بەفرێکی زۆر ببارێت و بەتایبەت ئەو ناوچانی کە خەڵک بۆ گەشتیاری زستانە سەردانی و شوێنانەکەت زۆر قەرەباڵغ بوون بەڵام من بەداخەوە بەفرم نەبینی بەڵام سۆڤان بەپی توێژینەوە جیهانیەکان لەبەرەوەی گوێی زەوی بەرەو گەرمبوونی زیاترەچێت بێگومان ئەم شەپۆ لە سەرمایە باشترە و کەمێک ژینگە بەرەو دۆخی ئاسایی بوونەوە ئاباد ئەوە هەم هەرێمی کوردستانیشی گرتوتەوە بۆیە ڕەنگە لە دۆخێکی ترا بۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەتا سەرما بێت ئەمە زیانی هەیە بۆ زۆرێک لە ئەو وڵاتانی دیکە لە بەرەوەی ڤایرۆسەکە بێگومان لەسەر ئەو سەرمایە زیاتر تەشە ناکات و بڵاو بێتەوە بەڵام لە دۆخێکی دیکەیە پارێزگاری لە ژینگاکات. بەڵێ من ئەوەش لە یاد نەکەم هەندێک دۆست و ئاشنا و خۆشەویستم هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە دوێنێ بە پەیوەندی تەلەفۆنین کە قسەمانە کرد لەگەڵیەکە ئەوە جوان وەسفی بۆ کردم ئەیوت کڵۆبەفرەکان ئەوەندە گەوران ڕێک بەسەر بەقا سەری مناڵێکی چکۆلانە ئەبن و زۆر حەزمە کرد ئەو کڵۆبەفرانە ببینم هیوادارم کە بتوانین کاتەکەی وا بێت و بەفریش وا ببارێت لە ناو پایتەختی هەرێمی کوردستان کە ئێمە بتوانین کەمێ شەڕە تۆپەڵ بکەین. لە نەخۆشخانەی لەدایکبوونی شاری ووهان کە پایتەختی نەخۆشی کۆرۆنا ناسراوە ژمارەیەکی زۆر منداڵی تازە لەدایک بوو کە دایکیان هەڵگری نەخۆشی کۆرۆنایە لە ژووری چاودێری چڕی تایبەتدا دانراون و لەژێر پشکنینی بەردەوامی پزیشکەکاندا بۆ ئەوەی بزانن کە ئەو منداڵە تازە لەدایک بوانش وەکو دایکیان بوونەتە قوربانی ئەو نەخۆشیەیانیش بە پاکی لەو نەخۆشیە ماونەتەوە. هەندێک نەخۆشی هەیە لە دایکەوە بۆ مناڵ ناگوازرێتەوە. بەڵام هەندێک نەخۆشی تریش هەیە لە دایکەکەەوە بۆ منداڵەکە دەگوازرێتەوە کۆرۆناشێکێکە لەو نەخۆشیانەی کە مەترسی ئەوەی لێ دەکرێت دیارە ئەمە یەکەمین حاڵەتی لە دایکبوونە لە دوای ئەوە بۆیە لێکۆڵینەوەی لەسەر دەکەن کە بزانن ئایا ئەمە هەڵگری هەمان نەخۆشی دەبێ یانە ئێمەش لەسەر ئەوە پاکێجێکمان بۆ ئامادەکردوون کە ئێستا پێکەوە بینەری دەکەین. ئەمە گەورەترین نەخۆشخانەی لەدایکبوونی شاری ووهانی چینە. لێرە زۆربەی ئەو منداڵانی کە لەدایک بوون لەو دایکانن کە دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بوون منداڵەکانیش ترسیان لەسرە ببنە نوێترین قوربانی ئەو ڤایرۆسی کە ماوەی مانجێکە جیهانی بەخۆیەوە سەرقال کردووە. بە گوێرەی قسەی پزیشکانی نەخۆشخانەی تۆنگجی لە شاری ووهان هێشتا دیار نییە کە ئەو منداڵانەی تازە لەدایک بوون ڕاستەخۆ تووشی ئەو نەخۆشیە بوون بەڵام ئەگەرێکی زۆر هەیە کە منداڵەکان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. ئێستاکە چەند منداڵێک تازە لەدایک بوون کە دایکیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە و لە ژووری چاودێری چڕدان و گومانی ئەویان لەسەرە کە ئەوانیش تووشی نەخۆشی کۆرۆنا بووبن. تیمی پزیشکی نەخۆشخانەکەش بەردەوام سەرخاڵی پشکنین و چاودێری ئەو منداڵانن بۆ ئەوەی بزانن کە تووشی نەخۆشیەکە بوون یان نا. پزیشکانی نەخۆشخانەکە ئاشکرای دەکەن کە ڕێگا بە هیچ کەس نادەن لەو منداڵانە نزیک ببنەوە. ئاشکراشی دەکەن کە ڕەوشی داشی منداڵەکان لە دوای ئەوەی منداڵەکانیان لەدایک بوون خراپتر بووە بۆیە گومانێکی زۆر هەیە منداڵەکانیش ببنە قوربانی ڤایرۆسی کۆرۆنا. ئەمڕۆکە ماوەی هەفتەیەکە زۆربەی ئەو منداڵانە لەدایک بوون و سەرجەم ئەو ڕێشێنانەمان گرتوتە بەر بۆ ئەوەی منداڵەکان بپارێزین لەوەی تووشی ئەو نەخۆشیە ببن و چەندین پشکنینیشمان کردو بۆ منداڵەکان تا دڵنیابین لەوەی نەبنە قوربانی ئەو ڤایرۆسە کوشندەیە. پزیشکانی نەخۆشخانەی لەدایکبوونی ووهان مەترسیەکی دیکەش ئاشکرا دەکەن بەوەی کە ڕۆژانە ئافرەتی دوو ژیان سەردانیان دەکەن و ترسی ئەویان لێ نیشتووە کە ئەو منداڵی لە سکیاندایە تووشی نەخۆشی کۆرۆنا بێت بەمەش دڵگرانن و بەوەی کە منداڵەکانیان پێش ئەوەی بێتە ژیانەوە بۆتە قوربانی نەخۆشیەک کە هەموو مرۆڤی سەرزەوی لێی دەترسێ و هێشتا چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە. بەڵێ وەک بینیمان ئەو پاکێجە باسی لەوە کرد تەنانەت کەس لەو منداڵانە نزیک ناکەوێتەوە چەند گوناح و بچکۆلانن ئێستا زۆر پێویستیان بە چاودێریێکی چڕ هەیە
بەڕاستی چونکە ئەمە حاڵەتێکە کە ئەگەر نەخۆشیەکە بەو شێوەیە بێت کە لە دایکەوە بۆ مناڵ بگوازرێتەوە بەڕاستی کارەساتە یەکێکە ئەبێ بە یەکێک لەو نەخۆشیانێکە ئۆتۆماتیکیان بەبێ کە چارەسەرەکە وەربگرێ مناڵەکە نەخۆشیەکە لە گواستنەوەدایە هەرچەنە لە ڕێگەی هەناسە و دەستگرتنەوە بەڵام دیارە ئێستا لە ژێر ئەو چاودێریایە بۆیان دەرەکەوێت دەگەر لە ڕێگەی خوێنیشەوە بچێتە هیوادارین کە بەو شێوەیە نەبێت و مناڵەکە سەلامت بێ هەر لەسەر بارودۆخی یاخود ئەو شەپۆ لە سەرمایە دەمێنینەوە چونکە ئەمڕۆ بۆ بە پشووی فەرمی حەزەکەین بزانین لە شارەکانی دیکە چۆن دەبێت بۆیە پێم وابێت بەڵێ پامنێرانمان لە سلێمانی و لە هەولێر لەگەڵمانە بن بۆ زانینی زیاتری کەش و هەوای شارەکان و پارێزگاکان بزانین ئایا چۆنە سەرەتا چینە سلێمانی لای دیار جەمال سڵاو لە بێ دیار ڕۆژ باش ڕۆژێکی باش بێت بۆتان ئایا کەش و هەوای سلێمانی چۆنە بێگومان لە هەولێر سارترە کەش و هەواکە لای ئێوە چۆنە وەڕەوشی هات و چۆنە لەو شارە بەڵێ ئەم کاتتان باش هەڵبەت ئەگەر باسی کەشەوە بکەین لە دوێنێەوە شەپۆلێکی سەرما بەگشتی ڕوویکردوتاریمی کوردستان و بە تایبەتی سلێمانی تەنانەت بەرەبانی ئەمڕۆ چۆلەکەش بە ئاسمانەوە بۆ هێندە ساردا ئەم پلەکانی گەرمە تا کاژمێر 5 پلەیژێر سفر بوو بەڵام دوا بەدوایەوە زیاتر دابەزیوە ئێستا بە دەقی نازانم چەنە بەڵام سەرمایەکی یەکجار زۆر هەیە ئەمە شوای کردووە کە لە شەقامەکان بە تایبەتی ئەو شوێنانەی کە ئاوی لێ وەستا بوو کردوێتی بە شەختە هاتوچۆکردنیشی قرس کردووەوە لە شەوی ڕابردوو بەڕێبەرەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ئاگدارێکی بڵاو کردەوە لەوەی کە شۆفێرانی ئاگدار کردەوە لە شەقامی بازنەی مەلک مەحموود لە هەندێک جێگا کردوێتی بە شەختەوە هاتوچۆکردن ئاسان نییە بۆی داوای لە شۆفێران کرد کە بە وریاییەوە مامەڵە بکەن و بە خێرایی بەو شەقامەدا تێنەپەڕن هەر شەوی ڕابردوو لەسەر ڕێگای تاسوجا سلێمانی لە نزیک پردی قلیاسان ئۆتۆمبیلێکی ئەمبۆلانس بڵین لە کاتی گواستنەوەی کچە خوێندکارێکی بەشە ناوخۆیی زانکۆی سلێمانی دوای ئەوەی کە گورچیرەی ئازاری دەبێت بە ئەمبۆلانس دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانە لە نزیک پردی قلیاسان لەوێ وەردەگەڕێ بەهۆی شەقامەکە بەست بووی ئەوە شوا دەکات وای کرد کە زەرزیانێکی زۆر بەر ئۆتۆمبیلەکە بکەوێەوە دوا بەدوای ئەوە تیمەکانی تەندروستی گەشتە شوێنی ڕووداوەکەەوە نەخۆشەکەیان گواستەوە بۆ نەخۆشخانەی شار و ئەمبۆلانسەکەشیان بردەوە بۆ بڵین بنکەی پۆلیس ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئەمێ باسەوە بکەم کە ئەمڕۆ کۆمەڵێک کار و چالاکی کە بڕیار بوو بەڕێوە بچێت بەڵام بەهۆی ئەم سەرماوسۆڵە زۆرینیان هەڵوەشێنرایەوە و جگەلەوەی کە یەکێتی کەمەندامان کە ئەمڕۆ بۆردی یەکێتی کەمەندامان کۆبوونەوەیکی خۆی هەیە دوا بەدوای ئەوە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەکەن و داوا دەکەن لە لایەنە پەیوەندیارەکان حکوومەتی هەرێمی کوردستان سوتەمەنی پێویست بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دابین بکات بۆ پێی کە بار و گوزەرانیان لە خراپی دایە و جیاوازەوە ئەمێ باسەوە بکەم کە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا کەمپینی پاراستنی ئاژەڵە بەڕەڵاکان ڕاگەێنرا لە سنووری پارێزگای سلێمانی و هەروەها داواکرا کە پەناگەیەکیان بۆ دروست بکرێت و ئەو کەمپینە کە بە سەرپەرشتی کۆمەڵێک لە نووسەران و ئاژەڵ دۆستان و ڕۆشنبیرانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوەچووە کەمپینەکە ئەمڕۆ کۆتایی پێ هاتووە و لە هەولێر دەست بە درێژە بە کەمپینەکە دەدرێت تاوەکو پەناگەیەک بۆ ئاژەڵە بێ پەناگەکان دروست دەکرێت لە هەرێمی کوردستان بۆ پێی کە ئەم ئاژەڵانە کە لێرە و لەوێ ئازار دەدرێن تووشی نەخۆشی دەبن و داوایان کردبوو ئەگەر شوێنێکیان بۆ دابین بکرێ ئەوە کۆتایی بە نەهامەتەکانی ئاژەڵان دێت لە هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ پامنێرمان دیار جەمال لە سلێمانیەوە کە لەگەڵمان بووی. بەڵێ منیش ئەچمە لای ڕێناس عەلی لەو کاتەوە کە دیار قسەمان لەگەڵا ئەکات و زانیارەکانمان پێدەد ڕێناس سەرمایەتی و دیارەکە هەڵم و هەناسەی دەرەکەوێت کە چەند سەرمایە ڕێناس پێمان بڵێ ئەو سەرمایەمان چۆن بۆ وەسفەکەی چونکە ئێمە لە شوێنێکی گەرمین و تۆ لە دەرەوەیت دواتر ئەمڕۆ پشووە و دڵنیان کە شەقامەکانی پایتەختی کوردستان وەکو هەموو ڕۆژەکانی ترکە لەم کاتژمێرەیە تر هەموو ئۆتۆمبیلەکان هۆڕین لێدانە و زۆر با بڵێن ترافیکێکی زۆر هەیە ئەمڕۆ پێمان بڵێ چۆنە و چۆن بە ئاسانی گەیشتە ئەوێ.
سۆڤان بەیانتان باش ئەلبەتە بەیانێکی سارداوە ڕۆژێکیش ساردی شەو پلەکانی کەش و هەوا لەژێر سفری سەدیەوەیە کاتژمێرەکانی بەرەوەیان ناقص 5 بوو کە من هاتمە دەوام بەڵام ئێستا وردە کەش و هەواکە بەرەو باشتر دەچێت لەگەڵەوە شاد ساردا لەگەڵاتنی ئێمە بۆ ئێرە لە بەرەوەم ڕۆ پشووە لە سەررجەمدام و دەستگاکانی حکوومەتدا کە شەوی ڕابردوو و تەبێژی حکوومەت پشووی سەرتاسەری لە هەرێمی کوردستاندا ڕاگەیان بەهۆی و شەپۆلە سەرمایی کە ڕوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و ناوچە شاخاوەکان کردووە بۆ هەم ئاسانکاری بۆ وڵاتیان هەم پاراستنیان لە سەرماش پشووی فەرمی ئەمڕۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەجگەلەوەی کە لە ناوەندەکانی خوێندندا پێشتر کرا بووە پشوو بۆیە بەناچاری دوێنێ شەو وتەبێژی حکوومەت کە پشووی سەرتاسەری لە هەرێمی کوردستانە ڕاگەیان ئەمەش بۆ ئەوەی کە هەم هاوڵاتیان ئەم شۆفێران هەم ئەو کەسانەی کە منداڵیشیان هەیە بپارێزێن لەو سەرمایە یاخودە و شەپۆلە سەرمایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە جیاواز لەمانەش بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ لە سەراستی هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای هەولێریش ڕوونکردنەوەی تایبەتیان داوە بە شۆفێران کە بە هەموو شێوەیەک ڕێنماییەکان ڕەتچاو بکەن بۆ ئەوەی بتوانرێت یعنی تووشی هیچ ڕووداوێکی هاتوچۆ نەبن بە تایبەت لە ناوچە شاخاوەکان کە هەم بەفرێکی زۆر باریوە هەم سەهۆڵبەندان هەیە لەو ناوچارە شەقامەکان دەیبەستێت لە بەرەبەیاندا بۆ ئەوەی بتوانرێت شۆفێران لە هەموو ڕووداوێکی هاتوچۆ یاخۆدە و ئاستەنجانە بپارێزرێن کە لە ڕێگاکاندا دروست دەبێت ڕێنمایی تایبەت بڵاو دەکاتەوە و هەروەها هۆشداریش دەداتە هاوڵاتیان و شۆفێران کە لەو ناوچانە نزیک نەکەونەوە کە بەفرێکی زۆری لێباریەوە یاخۆت بەتابەت ناوچە شاخاوەکان بۆی تووشی ئاستەنگی زیاتر نەبن هەرچەندێن لە هەندێک ناوچە کۆمەڵێک هاوڵاتی تووشی گرفت بوون بەهۆیەوەی کە نەیانتوانی وەکو پێویست لە ڕێگاکە بگەڕێنەوە بۆیە بۆ کەش و هەوای ئەمڕۆ ئێستا بەرەبەیانە لەبەرەوە جیاوازە سەرماکە زیاترە وردە لەگەڵ بەپێی ئەو ڕێنمایانەی کە کەشوهەوای هەرێمی کوردستانیش بڵاوی کردوێتەوە وردە گۆڕانکاری بەسەر بارودۆخەکەدا دێ بەڵام بەم جۆرە بۆ چەند ڕۆژی داهاتوش سەرماکە بەردەوام دەبێت سۆڤان. زۆر سپاس ڕێناس کە لەگەڵمان بوویت لە پایتەختی هەرێمی کوردستانەوە و ڕەوشی سەرمات بۆ باس کردین بە گشتی و باسی ناو شارت بۆ کردین کە چۆن دەبێت. زۆر سپاسی ڕێناسەکەی و ئەتوانم بڵێم کە ئەم سەرمایە بەڕاستی من ئێستا لەوەچێت ئەم قسەیە کە ئەەکەم ئەڵێم من حەزم لە بەفر نییە لەوەچێت بڵێن بۆچی حەز لە من هەندێک جار کە ئاها بەفر و سەرمایەکی زۆر ئەبێت یەکسەر ئەو کەسانەی کە کەسانێکن کە شوێنیان نییە جێگەیان نییە لە بە تایبەتی ئەو کەسانی کە ئاوارن ئەوانم بیر دەکەوێتەوە کۆڵبەرەکانم بیرەکەوێتەوە بەڕاستی سەرما دوو لایانی هەیە ڕاستە ئێمە 6 ساڵە زیاتر مەسەن هەندێک شارەکان هەیە بەفرمان بە خۆمان و نەبینەوە بەڵام من لە لایکیشە دڵم لە لای کۆڵبەرەکانە لە لای ئاوارەکانە کە لە ناو خێوەتگەکان دەژین و هیوادارین کە ڕۆژێک بێت کە ئەوەنە سەرمایەکی وا زۆر بێت بەڵام هیچ کەسێک لە حاڵەت و با بڵێن لە دۆخێکی نەخوازراوە نەژی. سۆڤان بەگشتی باسی سەرمامان کرد کۆرۆنا ئێستا با باسێکی بەرنامەکەش بکەین کە ئەمڕۆ دەستپێکمانە و وزەیەکی زۆرە بەخشین وزەیەکی پۆزەتیڤە بەخشین بە بینەرەکان و باسی پرۆگرامەکەکەین ئێستاش میوانێک لێرا بێت سەردار حسێن پرۆدیوسەری بەرنامەکە لەگەڵمانە بێت. فەرموو کاک سەردار بەخێر هاتی کاک سەردار بەخێر هاتی کاک سەردار ڕۆژ باش با پێکەوە بڕۆینەوە با شتەکانم بێنم لەگەڵ خۆمە و کاک سەردار بەخێر هاتی ئێمە وەکو خۆمان وەکو من و هاژە با بڵێن ئاشنایەکی باشمان لەگەڵ بەڕێستا هەیە بەڵام بینەرانمان حەزەکەین ئەو ئاشنایە بۆ بینەرانیشمان بگوازینەوە کە جەنابتان پرۆدیوسەری بەرنامەی یاخود پرۆگرامی ڕۆژ باشن و هیوادارین کە بتوانیت لەم بەرنامەیە یان لەم پرۆگرامە زیاتر باس لەوە بکەین کە سیستەم یاخود شێوازی ئەم بەرنامەیە ئەم پرۆگرامە بە چ شێوەیەکە بێت
و زیاتر خۆتمان پێ بناسێنی. زۆر سپاس سەردار حەسەن پرۆدیسەری پرۆگرامی ڕۆژباش دیارە پرۆگرامی ڕۆژباش پێشتر لە کوردستان 24 هەبووە بەڵام بەڕێوەبەرانی کوردستان 24 بڕیاری گۆڕانکاریان لە ناوەڕۆک و دیکۆرات و ستایلی بەرنامەکە داوە بە شێوەیەکی کاتی ڕایەنگرت دوای خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک بە هەوڵ و هیمەتی ئێوە کازان چەندماندون بڕیاردا بەرنامەکە جارێککە دەست پێ بکاتەوە بەرنامەکە بە شێوەیەکی گشتی ئەگەر لە ڕابردوودا تەرفیی هەواڵی بوو بێت ئەوە لە ئێستادا هەواڵی تەرفیە واتە گۆڕانکاریەکی تەواوی نەوعی لە بەرنامەکە کراوە هەوڵ دەین لەو پرۆگرامی ئەم زاردا هەموو دەنگ و ڕنگ و ئاین و ئاینزات جیاوازەکان لەم بەرنامەدا خۆیان ببینەوە هەروەک لە دروشمی سەرەکی کوردستان 24 هاتوو ئێمە ببینە خۆت ببینە هەوڵ دەین هەموو کەسێک لەم پرۆگرامەدا خۆی ببینێتەوە. کاک سەردار ئەمە بەگشتی شێوازی بەرنامەکە بوو ئایا زیاتر گرنگی بە چ بابەتێکەیە ڕۆژباش بەیانە لە کوردستان 24 دیارە فۆرمی ڕۆژباش چەند تەوەر و بابەتێک لە خۆ دەگرێت کە بە شێوەیەکی گشتی کار لەسەر هەموو بابەت و بوارێکەکەین و گرنگی بە وەرزشی لایانی تەندروستی کە بڕگەشی زەرەکیمان هەیە و زۆر گرنگی پێدەین کەش و هەوا ئابووری و هەواڵی سیاسی تێدایە بە شێوەیەکی گشتی فۆرمی بەرنامەکە وایە گرنگی بە هەموو بابەت و بوارێک لە هەموو سێکتەر و کەتێکدا بدەین. بن هەر لە دەستپێکا کە دەستم پێ کرد وتم سڵاو لە کوردستانیانی خۆشەویست لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەر شوێنێکی دنیان پێمان بڵێ کە ئێمە ئاوها ڕۆژباش لە هەموو کوردستانیان ئەکەین ئایا پرۆگرامی ڕۆژباش چۆن گرنگی بە بەشەکانی دیکەی کوردستانەدات؟ دیارە پرۆگرامی کوردستان 24 بە شێوەیەکی گشتی چەند نووسینگە و پەیامنێرێکی لە بەشەکانی دیکەی کوردستان هەیە ئێمە هەوڵدەین لە ڕێگەی تۆڕی پەیامنێران و نووسینگەکانمان لە بەداخۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانیە بەڵام لە باکوور لە ڕۆژاوە هەوڵدەین زۆرترین زانیاری و ڕووداوی ئەو ناوچانە بۆ بینەرانمان بگوازینەوە و لە بۆشایی نەبوونی نووسینگەیان پەیامنێر سوود لە سۆشیال میدیا و یان ئەوەی بە هاوڵاتی ڕۆژناونووس نووسراوە سوود لەوانە وەردەگرن. کاک سەردار لە ڕووی تەکنیکیەوە چۆن ئامادەکاریتان بۆ کردووە؟ بە شێوەیەکی گشتی گۆڕانکاریتەوە لە ڕووی تەکنیکە کراوە لە ڕووی گرافیکەوە بە شێوەی ستایلێکی جیهانی و بتوانم بڵێم زۆر پێشکەوتو ئەم جارە کراوە دەستی هەموو لای خۆشوێک کە بەڕاستی چەند ڕۆژێکە هیلاک بوون دەتوانم بڵێم گۆڕانکاریەکی تەواو ئەوتۆ لە پرۆگرامی ڕۆژباش کراوە. بەڵێ کاک سەردار بەگوتم من و هاژە زۆر جار ئەرکی تۆ ئەین کاک سەردار ئەوەمان بۆ بکە کاک سەردار ئەوەمان بۆ بکە بەڕاستی ڕۆژی وا هەیە ئێمە هیچمان ئامادە نەکردو هەرچەند ئێمە پێش ئەوەی کە بینە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکا بین ئێمە پێشتر لە ناو با بڵێن کۆمەڵی ئامادەکاری بووین کە بۆی زیاتر لەگەڵ تەکنیکی یەکتری شارەزابین یەکێک بووین لەو کەسانی کە زۆر ئەرکمان ئەیت پێمان بڵێ کاممان ئەرکمان زۆر بوو کاک سەردار. بەعکسەوە خۆشحاڵم کە لەگەڵەوە کارەکەم حتمانێمە بەیەکەوە کوردستان 24 بەگشتی خێزانێکە پرۆگرامی ڕۆژباش خێزانێکی بچووکراوە لەناوەوە هەوڵدەین بەیەکەوە بین تا ئاوا دەبین دڵنیام گومان توانەکانتان نییە خۆشحاڵم کە بە باشی شتەکان وەرەگرن ئەوەندە فێتانەوە هیلاک نابین دەتوانم بڵێم لە ئەدا و باکگراوەندی ئێوە لە ڕووی ئابوور چونکی بەرنامەکە هەمە زۆر و متەنەوە باکگراوەندی سیاسی و ئابووری ئەوەتان هەیە لە وەرزش تۆزێک کێشەتان هەبوو بەڵام لە ناوەکان بە تایبەتی هەوڵدەین تۆزێ لەگەڵەوەش چارەسەری بکەین. کاک سەردار لە ڕووی ئامادەکردنەوە باسی ئەو بابەتانەوە کرد وەرزشیە هونەریە سیاسیە ئایا سوود لە چ سەرچاوەیەک وەرەگرن؟ بەڵێ هەر وەک ئاماژەم پێکرد ئێمە دامەزراوی کوردستان 24 چەندین نووسینگە و تۆڕی پەیامنێرانی هەیە ئێمە لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانەوە یان لە ڕێگەی نووسینگەکانەوە زۆرترین ڕوودا و پێشهاتە گوازیتەوە و لە ڕێگەی دیسەکان کە چەند دیسکێک لە ناو بەشی نیوزڕوم هەیە دیسکی ڕۆژهەڵاتەوە ڕۆژاوە باکوور دیسکی عەرەبی و نێودەوڵەتی هەیە سوود لەوانە وەرەگرین و لە ڕێگەی سۆشیال میدیا و ئەو ئاژانسانەی کە ئاژانسە جیهانیەکان و بە تایبەتەوانەی دامەزراوی کوردستان 24 هەماهەنگی و کۆنتاکتی لەگەڵانە. بەڵێ جیاوازی پرۆگرامی ڕۆژباش لەگەڵ پرۆگرامەکانی دیکەی کوردستان 24 چییە؟ بە شێوەیەکی گشتی سیاسەتی کوردستان 24 دامەزراوێکی میدیایی سیاسی هەواڵی سیاسیە بەڵام لەناو پرۆگرامی ڕۆژباشدا جێگای هەواڵە تەرفیهیەکان یان ئەوانەی پێڵەن سۆفت کراوەتەوە یان کەواتە لە ناو پرۆگرامی ڕۆژباش گرنگی بە بەو بابەتانەدەن کە هەواڵی تەرفیهینە
بەڵێ من بەنسبەت خۆم هیچ پرسیارێکم نەما بۆ جەنابەت ئیتر نازانم ئەگەر هاژە هیچ پرسیارێکی بۆ دروست بێت ئێمە زۆر سپاس دەکەین کە زۆر ئامادە سپاس، بوویت و پێخۆشحاڵ بووین کە بینەران بزانن کە لە پشتی کامێراوە زۆر لە هاوکاران ماندوو ئەبن هەتاوکو ئەم بەرهەمە بۆ ئێوەی ئازیز دێتە بەرهەم و یەکێکی لەوانە کە نمونەیەکیان کاک سەردار بوو. زۆر سپاس زۆر سپاس بێ سەرکەوتوو بن زۆر سپاس. بەڵێ سۆڤان دووبارە باسی دوژمنەکەی مرۆڤ بکەینەوە ئەوەی جێی سەرنجە باسیەوە کرێت کە بە ڤایرۆسێکی ڕەگەسپەرست ناوبرا بابەتێکی لەو شێوەیە باسەکرێت لە برۆی تا ئێستا زۆربەی ئەوانەی کە دووچاری ئەو نەخۆشیە بوون یاخود بوونەتە قوربانیوکیانیان لە دەستداوە زۆربیان لە وڵاتی چین بوون هەر لە شاری ووهان ئەو شاری بە دڵی استراتیژێتی پلانی داهاتوی چین ناسرا بوو ئێستا بۆتە شارێکی بێدەنگ هەموو شەقامەکانی چۆڵە شەقامەکانی ئەو هاتوچۆییتیانە لەبەر نەخۆشی لەبەر ئەو ڤایرۆسە یانیش کەس سەردان ناکات بۆ ئەو شارە ئەمەش بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی ناسرااو بوو ئێستا بۆتە شارێکی بێدەنگ بۆتە شارێکی کشومات هەر لەسەر ئەو بابەت لەسەر ئەو ڤایرۆسە کە هاوڵاتیان ناتوانن زۆر هاتوچۆ بکەن ئەو مەترسیداریشە کەسێکیش ناوێرێت بەسەر شەقامەکان بڕوە یانیش سەردانی بکات ئەمەش بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناکەیە کە یەکەم جار لەو شارە سەری هەڵدا ئەو شاری ماڵی 11 ملیۆن چینیە و بە پایتەختی بەرهەمی تەکنەلۆژیای پێشکەوتووی چینی ناسراوە. مانگێک لەمەوبەر کەم کەس لە دەرەوەی چین گوێبیستی شاری ووهان بووبوون. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسێکی کوشندە ئێستا ئەو شارە بۆتە بەناوبانگترین شاری جیهان. شاری ووهان کە بە یەکێک لە شارە گەورەکانی چین ناسراوە و زیاتر لە 11 ملیۆن کەسی تێدا دەژی و پایتەختی ویلایەتی هوبایە کەوتۆتە ناوەڕاستی چین. شاری ووهان گرنگیەکی استراتیژی بۆ پلانەکانی داهاتووی چین هەبووە بەوەی حکوومەتی چین ویستویەتی لە ڕێگای ووهانەوە ناوچەکانی ناوەڕاستی چین ئاوەدان بکاتەوە و پێشیان بخات لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆرترین خزمەتگوزاری تێدا ئەنجام داوە. زۆربەی کات چینیەکان شاری ووهانیان بە چینی بچووک تەماشا کردووە بەهۆی ئەوەی حکوومەتی چین نۆویلایەتی ئەو وڵاتەی لە ڕێگای ووهانەوە بە یەکەوە بەستوتەوە و پێشکەوتوترین سیستەمی میترۆی لێ جێگیر کردووە و فڕۆکەخانەی ووهان یەکێکە لەو چەند فڕۆکەخانەی ئەو وڵاتە کە گەشتی ئاسمانی بۆ 5 کیشوەر و 109 وڵات تێدا ئەنجام دەدرێت. بێجگەلەوەی ووهان بە پایتەختی تەکنەلۆژیایی پێشکەوتووی چین ناسراوە کە ئەو چەکە بووە چین بە نیاز بووە لە ساڵانی ئایندەی بەکاری بهێنێت بۆ بوونی بە زلهێزی جیهان و ڕکابەرایەتی ئەمریکای پێ بکات. بێجگەل لە تەکنەلۆژیا شاری ووهان شارێکی گرنگە لە ڕووی پیشەسازی و زۆربەی کۆمپانیا گەورە و بەناوبانگەکانی چین بارەگایەکی سەرەکی یاخود لقێکیان لەو شارە هەیە. ئێستا ئەو شارە ماوەی مانگێکە بە تەواوەتی پەکی کەوتووە فڕۆکەخانەکانی داخراون وێزگەی میترۆ و شەقامەکانی چۆڵن. ئەو شارە بە دڵی استراتیژی چینیەکان ناسراوە ئێستا بووەتە شارێکی بێدەنگ و ترسناک بە پایتەختی ڤایرۆسی کۆرۆنا ناسراوە و زۆربەی دانیشتوانەکەشی لەبەر مەترسی ئەو ڤایرۆسە ناوێرن بێنە دەرەوە. بەڵێ هاژە وەک بینیمان لە راپۆرتەکە بەڕاستی من کە سەیری راپۆرتەکەمە کرد ئەو فلایکەمە بەسەر ئەو شارەیە باڵی وێنەکانی ئەگرت بەڕاستی لێوە ئەچووکە شارێک بێت بۆ وێنەگرتن ئامادە بێت هیچ کەسیتیان نەبوو شێوازی لەو فلیمە ترسناکەکانە چووکە شارەکە چۆڵە بێت ئەوەندە فلیمیان لەسەر ئەو بابەتانە دروست کرد کە شارێکی ترسناک کەسیتیانەژی ئەو تا ئێستا بە چاوی خۆمان لە ڕاستیدا شتا ئەبینین ئێمەش زیاتر بۆ باسکردن لەسەر ئەو نەخۆشیە کە شێوازێکی مەترسیداری هەیە و زیاتر باسکردن لەسەری میوانداری دکتۆر زۆر بەڕێز دکتۆر سەیفەدین محەممەدمان کردووە کە داوای لەکەین بفەرمێت بۆ ئێرە کە بەرپرسی نەخۆشیە گوازراوەکانە لە بەڕێبەراتی تەندروستی یاخۆ بەخێر بێت دکتۆر بەخێر هاتی دکتۆر بەخێر هاتی سەر چاوان دکتۆر هیوادارین کە بتوانین لەگەڵ دکتۆر سەیفەدین محەدین
سێفەدین محەممەد کە بەرپرسی بەڵێ محەدین محەممەد ببوورە بتوانین زیاتر کە بەرپرسی نەخۆشیە گوازراوەکانە زانیاری زۆر و زیاتری لێوەربگرین سەبارەت بەم نەخۆشیە. بەڵێ دکتۆر بە پرسیارەکەمان با بەو شێوەیە دەست پێ ئەەکەین کە بە شێوەیەکی گشتی ڤایرۆسی کۆرۆنا چییە و چۆن مرۆڤ تووشی ئەبێت؟ ڤایرۆسی کۆرۆنا بۆ خۆی لە خێزانی کۆمەڵە ڤایرۆسێکرد پیانەوتە کۆرۆنا. ئەم ڤایرۆسە تووشی مرۆڤ دەبێت و تووشی ئاژەڵ و تووشی باڵت دەست دەبێت. لە مرۆڤدا مەسەرە نیشانەکانی هەندێکیان سووکن دەتوانانی زۆربەی ئەو سترینانە یان ئەو نەوە ڤایرۆسیانەی کە ئێستا هەن لە دنیا زۆربەی زۆریان نەخۆشی سووک دروست دەکەن وەکو تاو کۆکە و هەروەها ئەو بەلوت داهات نەخوارەوە و چاو سوور بوون و لوت خوران و هەندێک جار کۆکە و کەم جار تەنگە نەفەسی لەگەڵ دەبێت. ئەمانە بۆ خۆیان دەتوان بڵێن چوار کۆمەڵ یا چوارنەوە لەو ڤایرۆسانە هیچ کۆرۆنا ڤایرۆسیان پێوتری ئەمانە نەخۆشی سووک دروست دەکەن. بەڵام هیدی کەشمان هەیە بە توندی ئینسان دەیگرێ ئەوانە کەمن وەکو سارس سڤیر ئەکیوت ڕسپارەتەری ئینفێکشن سیندرۆم. ئەو سارس لە ساڵی 2003 لە هۆنگ کۆنگ بڵاوبووە هەروەها مێرسمانە میدل ئیز ڕسپارەتەری سیندرۆم ئەمەش لە سعودی و سەری هەڵدا ئەمە لە حشترۆ نەقڵ دەبێت. بەڵام ئەوەی کە لە سارس لە هۆنگ کۆنگ بڵاوبووە ئەمە لە جۆرە ئاژەڵێک لە پشیلە و سەگ و ئەوانە دەچێت لەوە گوازرابەوە. ئەم سارس و بڵێن مێرس ئەوەی کە لە سعودی و چۆن دەڵێ نەخۆشی کتوپڕ و توندی هەناسەدانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم نەخۆشیانە تۆزە ئینسان بە توندی دەیگرێت تووشی هەناسە تەنگی کۆکە هەروەها تا هەندێک جار ئەو نەخۆشە دەبێت داخل کرێت کە داخلش دەکرێت نەخۆشەکەی هەندێک جار تووشی ئەزی گورچینە دەبێت هەندێک جار دەبێت هۆی مردن. بەڵام بە شێوەیەکی گشتی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشی سووک دروست دەکات. بەڵێ زیاتر لە چ کەشێکە زیاکە یاخود تەشەناکە ئەو ڤایرۆسە؟ زیاتر ئەو ڤایرۆسانە لە کەشە سارد و وشکەکانە هەروەکو ڤایرۆسی ئینفلۆنزا کە چۆن بینیمان ماوەیە پێشتر ئەینەن پەتایەکی بڵاو کردو لە ناو خەڵکی و لە وڵاتان و لە هەموو جێگان لە عێراق و لە کوردستان و لە شوێنەکانی دیکەش ئەمان بە هەمان شێوە ئەم ڤایرۆسەش لە کەشی سارد و وشک و ئەوانەدا زیاتر گەشە دەکات. لە کەسێک بۆ کەسێک تر چۆنە گوێزرێتەوە لە کەشە ساردەکە بەتایبەت؟ دەبێت ئەم ڤایرۆسە بە پریشک ئەو پریشک و تەنۆڵکەوردانەی کە ڤایرۆسەکەیان تێدایە لەگەڵ کۆکین و پشمین دەرەچێ بۆ بەرامبەرەکەت دەگوازرێتەوە. بە زۆری چکو ئەو پریشکانە لە تقریبەن دەتوانین بڵێن لە مەترێک بۆ 2 مەتر دەڕۆن زیاتر نارن ئەو پریشکانە. بۆیە بۆی ئەو پریشکانە کە کاتێک لەو کەسێک کە نەخۆشە دەچێت بۆ بەرامبەرەکەی یا لە ڕێگەی لوتیەوە یا ڕێگەی چاویە لە ڕێگەی مەسەر هەندێک جار لە ڕێگەی دەمەوە بچێتە ژوورێ بەو شێوەیە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەسە تووشی نەخۆشیکە ڤایرۆسەکەی بۆ دەگوازرێتەوە. بەڵێ دکتۆر ئێمە دەزانین کە ئێستا ئەسڵ قەیرانی ئەوەش دروست بووە کە قەیرانی دەمامەک دروست بووە و دەمامەکی سەرجیکاڵ ئەو دەمامەکەیە کە فیلتەرێکی زۆر بەهێزی هەیە نەهێڵێت کە ئەو پریشکەی کە باست کرد لە دەرەوە بۆی بێت وە لە ناوەوە. بەڵام ئێستا دەبینین خەڵکێکی زۆر دەمامەکێکی ئاسایی بەکارەهێنێت ئەمە کرێ وەکو چارەسەرێک یان وەکو بربەستێک دامرێت چکە ئەو دەمامەکە وەکو ئەم سێرجیکاڵە زۆر فلتەرێکی بەهێزی نییە و بۆشایی هەیە لە چواردەوری دەمولوتە. جە بەخۆی ئەمە با بزانانی ئەنی ئەسلی ئەم دەمامەکە خۆ ئیسفادەی هەیەمە کە بەکاری دێن کەڵکی هەیە سوودی هەیە یان نا. پێش هەموو شتێک گوتمە ئەو نەخۆشەوە پریشکی نەقڵ دەبێ. ئەو پریشکانەی کە ڤایرۆسەکەیان تێدایە لە ئەو کەسێک کە نەخۆشە بۆ بەرامبەرەکەی دەڕوا. هەروەها ئەوەیەک احتیمال شێ مەسەلەن ئەو پریشکە بکرێتە سەر شتێک. دەستکی دەرگا بێ مۆبایل بێ پەرداخ بێ یاشتێ بێ ئەوانە دەستدانی ئەوانە و دوایی دەستلێدان لە چاو یا لە لوتت احتیمالێت بە هەمان شێ ڤایرۆسەکە بۆ گوازرێتەوە. کەواتە ئەمە وەک باسم کرد بە هەوا ناگوازرێتەوە ڤایرۆسە. لە ناو هەوادا ڤایرۆسەکە نییە بڵێ وڵای ڤایرۆسەکەت بۆ بێ ئەو کات ئەتۆ خۆت بپارێزی بە دەمامک. ئەسڵەن دەمامک بەکارهێنان بۆ شێوەیە هەڵەیە. ئەگەر یەکێک نەخۆشی هەبێ لە ماڵەیە یان کارمەندی تەندروستی لە خستەخانە ئەگەر مەترسی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە سەختانە هەبێت
نەک هەر کۆرۆنا نەخۆشی دیکەش کە دەبنە هۆی ئەوەی کە ئینسان تووشی هەناسەتەنگی و تاو ینی حاڵەتێکی تون بێت لەو کاتانە کارمەندە پزیشکانش ئەوە بەکاردێنەوە بەڵام مرۆڤی ئاسایی ینی پێویستی بەوە نییە لە جادە بسوورەتەوە دەمامە هەڵبگرێت وەک باسمان کە بە پرشی نەقڵدەی لە نەخۆش بۆ نەخۆش لە کەسێک بۆ کەسێکی کە نەقڵ دەبێت کەواتە دەمامک پێویست ناکە بەکاربێت و دەمامک لە خستەخانە لەو حاڵەتە بەکاردێت ئەگەر هات و نەخۆشیێکی کە گومانی لێ بکرێ ئەو نەخۆشیەی هەیە ئەو کار دەتوانێت کارمەندی تەندروستی پزیشک یا ئەوانەی کە خزمەت گوزار ئەوانی کە لەو جێگەی دام دەکەن ئەوانە ئەو کات ئەو دەمامکە بەکاربێنن دەنا دەمامێکی وەکی ئەوە بۆ شێ پێویست ناکات لە کاتێکە ئەگەر تو نەخۆشیێکت هەبوو لە ماڵەوە گومانی نەخۆشیێکی توندی لێ دەکرا ئیتر چ کۆرۆنە بێت چ ئەنفلۆنزە بێ چ هەر نەخۆشیێکی دیکە بێت کە بێتە هۆی هەناسە تەنگی و ئەوەی کە سەخت بێ ینی مەترسی بخاتە سەر ژیانی ئەو کەسەوە ئەو کات ئەتوو دەبێت لە ماڵەوێ هەم نەخۆشەکە ئەگەر توانای هەبوو دەمانگ بەکاربێنێت هەم ئەو کەسانی لە ماڵش نەتوان بەکاربێنن کە زۆر لێ نزیک بن ینی نێوانیان لە مەترێک کەمتر بێ دەناوەکی دی پێویست ناکات بەس ئینسان مرۆڤ ئەگەر هات و نەخۆش بوو یا کۆخەی هەبوو پشمینی هەبوو باشترین ڕێگە ئەوەیە ئەو کەسە دەبێت دەسەسەر بەکاربێنێ بۆ کۆخنی پشمین نابێ هەر لەو گۆڕە لە زیادە کابرا بپشمێ و بکۆخۆ پریشکەکە بڵاو کاتە بۆ دەوروبەرەکەی زارای تو دەڕێکێک لە تەنیشتەوەیە یەکێک لە بەرامبرت دێ کە دەخۆیم پریشکەکە بەو دەکەی ئەو پرشکانە وتم مەتری تا 2 مەتر دەڕۆن ئەوانە هەموو ڤایرۆسیان تێدایە پێش ئەوە ببوورە پێش ئەوەی کە هاژە پرسیارێکی تر لێ بکات لە پژمینەکە پرسیارێکم بۆ دروست بوو کە ئەڵێ دەست بەو شێوەیە ینی ئەگرن بەڵام من ئەبینم لە ڕێنماییەکان دەڵێ بەم شێوەیە ینی بەم شێوەیە پژمینەکە زۆر باشترە بەگلێکە دەست بخەیتە بەردەم و لوتچکە و دەست بەر شوێنی ترەکەی ئایا ئەوە هیچ ینی پشڕاستکردنەوەی بۆ زای چۆنە تۆ پێش هەموو شتێک دەسەسەر بەکاردێن بەڵێ ئەگەر لە حاڵەتی دەسەسەرت نەبوو ئەو ئانیشکت بەکاردێن ئەمە لەوانێ هەندێک کەڵەو نتوان بەس ئەوها ئێوە لەوانێ بتوان زیاتر فیلترەکەن ئەو پرشکە بێرە دەکەوێت کە ئەو پرشکە لێرە ئیتر ئیدی بۆ کەسە بەرامبەرەکەت ناڕوات لەوانێ ماوەی بەسەر چاکتەکەتەوە یا بەسەر قەمیسەکەت و مێنی دوایەوە پرشکەکەت تاو ڤایرۆسەکە لە ناوی دەچێت وشک دەبێ و ڤایرۆسەکە ئیدی ناتوانێت بژێ بەو شێوەیەکە بۆیە ئەو ڕێگەیەکی باشە بەکارهێنان بەڵام ئەمە یەک دووەم ئەتوو دایم دەستشتن گرنگترین شتە لە هەموو نەخۆش وتمان تۆ احتیمال ئەو ڤایرۆسا لێرە هەبێت سەو مێزە احتیمالە دەستکی دەرگا احتیمالە مۆبایل احتیمالە پارە لێکی وەرەی کۆخی و پشمێ بەسەریە مهمترین شت گرنگترین شت لێرەدا دەستشتنی مرۆڤ دەبێت هەموو دەبێت دەستی بشوان پێش ناخواردن دوای ناخواردن دوای ئاو دەست ئەگە نەخۆشت هەبێ لە ماڵێ پزیشک ئەگە نەخۆش چارە سەر بکە لە بین نەخۆش و نەخۆشیش کە دەبێت دەستی بشوە پێش ئامادەکردنی خواردن پێش ئامادەکردنی شیر بۆ منداڵ هەموو کات دەبێت ئینسان دەستی بشەوە گرنگترین شتە بۆ خۆ پاراستن لەو نەخۆشی کۆرۆنا و نەکەلەوە لە هەموو ئەو نەخۆشیە سەختانی کە بە ڕێگەی کۆندامی هەناسەدان لە نێو خەڵکیدا بڵاو دەبنەوە زۆر سپاس دکتۆرەوە بەگشتی وەکو ڕێنماییەکیش بوو بۆ هاوڵاتیان کە ئاگاداری خۆیان بن خۆیان پارێزن ئەو هەر بە کورتیش پێمان بڵێ ئایا ڕێنمایەکان چۆن ئەن بە هاوڵاتیان چۆن ئەو ڕێنمایانە بڵاوەکەنەوە کە خۆیان پارێزن لە ڤایرۆسەکە بڵێ وەک باسمان کرد ڕێنمایەکان دووشتە یەکی هەندێکی مرۆڤ دەگرێتەوە هەندێکی ئاژەڵ دەگرێتەوە با جارێ بینە سەوی ئاژەڵەکە بە کورتی ببڕێنینەوە جاچکی مرۆڤ ڕێنمایەکانی زیاترە مەسەلەن دەستێدانی ئاژەڵ بە شێوەیەکی نادروست کە احتیمالە هۆکاری ئەو کۆرۆنە نوێیە کە پێوتە 2019 کۆرۆنای نوێ یان 2019 نۆڤڵ کۆرۆن نۆڤڵ یعنی نوێ ینی ئەو کۆرۆنای کە دروست بە نوێیە عادەتەن وەکو باسی لێ دەکەن زۆربەی ئەو نەخۆشیانە لەوانێ لە ئاژەڵە ماگوازرا بێت ئێستش هەندێک ڤایرۆسێ تا ئێستا لە ئاژەڵت نەگوازرانەوە بۆ مرۆڤ بۆ نمونە تەماشاکەی ئینفلۆزای باڵندا لە ساڵی 2006 پەتای دروست کرد ئینفلۆزای بەراز کە باسی دەکەن بۆ ئەپیدیمیک ئەوانە هەمووی سەیرێکی سەرچاوەکەی لە ئەوڵەوە لە ئاژەڵ بووە بەڵام دوای سەیرەکەی گوازراوەوە بۆ مرۆڤ بۆیە ئینسان دەبێت هەتا بۆی دەکرێت زۆر لە نزیکەوە لە ئاژەڵ نزیک نەبێتەوە دەست لە ئاژەڵ نەدات ئەوە یەک دوای ئەوە مەسەلەن ئەو شوێنانەی ئاژەڵی دەفرۆشن ئێستا بۆ نمونە لە هەندێک جێگە هەیە ئاژەڵی لێدەفرۆشن لە هەموو وڵاتێکەوە هاتووە نازانین لەکوێوە هاتووە
بۆی دەبێت بە حەسەرەوە بە وریایی و دەستی لێ بدەی ئەو ئاژەڵانە یا کەرچی باڵندەیە دەکڕی یا کەرچی ئاژەڵی دەکری حەزر لێتی دەبێت پەنجەوانە بەکاربێنی کاتێک کە ئاژەڵ نزیک دەبیتەوە ئەوەیە بەنسەد مرۆڤەوە بەنسەد مرۆڤەوە دەبێت مرۆڤ کاتێکە دەکۆخێ دەپشبێت فێر بێت ینی فێری ئەتەکێتی کۆخیل و پشبیت بێت دەسەسەر بەکاربێت لە هەر جێگەیەک بێت ئەگەر ئەو کەسێک کە دەزانی مەسەلەن دەسەسەر بکە دەسەسەر نەوەکەوەم باسمان کرد ئەو شوێ بەکاربێنێ یەکێکش ئەگە بزانێ نەخۆشە مەسەلەن بۆ نمونە ئەمە نەخۆشم یا خاتون نەخۆشە دەبێت تۆ نابێت زۆر نزیک بیتەوە لێ و ئەو کەسەش کە کۆخیر و پشمینی هەیە کە نەخۆشە دەبێت خۆی بپارێزێ خەڵکیش پارێزێ زوو دەستی بشوە خۆمان زوو دەستمان بشوین نەخۆشەکان هەموو بۆ شێوێت دەستمان بشوین بۆ ئەوەی بتوانین خۆمان لەو نەخۆشیان ئەم ڕێنمایانە زۆر گرنگن دکتۆر بۆ هیوان هاوڵاتیان سوودیان لێوەرگرت بێ لەبەر نەبوونی کات گرنگە زۆر زیاتر گرنگی پێبین بەڵام لەبەر نەبوونی کاتەکە ڕێنمایەکان گەیش زۆر زۆر سپاس بۆ هاتنتان دووبارە بەخێر بن زۆر زۆر سپاسانەکەم بۆ بەرنامەکەتان هەروەها بۆ ئەو تەلەڤیزۆنشتان کە توانیمان ئەو ڕێنمانە بە خەڵک بدەین زۆر سپاس ئەوانش ئەمانەش هەر ڕێنماییە تەندروستیەکان دەستان خۆش بێت زۆر سپاس بەڵێ ئەوە بۆ خەڵکە بەڵێ دەستەکان خۆش بێت زۆر سپاس دکتۆر بەخێر هاتی سۆڤان هەر لەسەر ئەو کەش و هەوا ساردا دهۆک بەڵام هەژەر بەردەم ئەو با بڕۆین دانیشین یان دانەنیشم باشە هەر لێرەوە بەردەوام بین لێرە بەردەوام بین باشە کەشوهای دهۆک زۆر زۆر پێم وا بێت سارترە ساچینە لای پامنێرانیشمان بەڵام پێشەوە کە لە وەزارەتی ئەمڕۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی بڕیار بوو بچێتە شاری دۆک پارێزگای دۆک بەڵام بەهۆی سەختی ڕێگەکە و ئەو سەرمەوسۆڵەی کە هەیە ڕۆشنەکەی بۆ پارێزگای دۆک دوکەوتووە ئێستاژە چینە لای پامنێرمان چەکدار لە پارێزگای دۆک زانین کەش و هەوا لەوێ چۆنە ڕۆژ باش چەکدار کەش و هەوای پارێزگای دهۆک چۆنە ئایا باش خۆدا پۆشیوە پێما بێ دهۆک لە هەموو شارەکانی دیکە سارترە و دەمێکیشە لە چاوەڕوانیای فەرموو پێم وابێ چەکدار سەر بووە ئێستا سەر بووە لە سەرمان چەکدار بۆ ماوەی چەندین ساڵایە پارێزگاها دهۆکێ ئەنجی بەحسی سنتەرێ باژارێ دهۆکێ بکەین یعنی ساڵن گەلەکن کو دهۆکێ وەکو سنتەرێ قەزایە وەکو سنتەرێ باژێری هۆسا بڤی ڕەنگی بەفر لێ نەهاتی لێ یامت بێت ئاماژە پێ بکەم بابەتی هەری گرنگ ئەوە کۆلدهی یعنی شوێدی درەنگی شەف چین بێژین سەعەت 11 شەوێ و پاش تیمên bajarvaniya dihûkê yanî rabûyne bi balavkirina xê li cadeyên ewan cadeyên ku gelek giring in ew cadeyên ku pêtiviye bihêne xêkirin bi hûndê rê bihê tevekirin beramber hawlatiyan eger hat û karekê ferû pêtiviyê hebû bi hûndê wan rêya da derbas bibin we dihî yani em şimêjîn evrûke li berês pêdê demjimêrên direngên بەرزپێدێ ji aliyê asayişa rûjhelata ریواری لێگەماتن ئاگادارکردن و دوریانا داغەرا heta kurdihîte دوریانا qezaya şêxanê jimareyeka ekcar mezina trombêla li wêrê asê mayne ku ew cadeye cadeyeka bêjin serekiya çên bêjin yanî dewletiye çinku trombêlên barhelgirên وڵاتێ تورکیا جێ ئەو تڕمبێلێن ڕێیا بژین دەواازەیە ئیبراهیم خەلیل دا دەربازی کوردستانی و پارێزگەها دووکێت بن ئەو ڕێە ڕێە سەرەکیە ji aliyê şofêran ve tête bikarînan ew rêye bêjin temam bibû cemed û ew rê ji aliyê bêjin asayîş û hatnûçûna elqûşê ve بۆلای جادێ دەرباز کرینە ڕەش هینێ هاتبووکردن بەلێ هیچ ڕەنگێکی ڕێ نەبوو ڕێژ دەربەی باژێری دهۆک ئامێدی دهۆک زاخۆ دهۆک کانیماز دهۆک شێخان ئەف ڕێیە ji egerê bestiyeka geleka mezin ev rêye hemû girtî bûn û hetan û ke ev rêye hatîne bêjin girtîne
و دیسان جمعیت آماجه پی بکم همو بجین نخوشخانه پارێزگاها دووکێ تایبەتیش ئەم بەحسی سنتەری باژێری بکەین نەخۆشخانەیە هاوارهاتنا دووکێ بژین تیمێن زێدە حاضر کردبوون ئەگەر هاتو ڕیدان ڕی بدەن بژین عالیە هاتنوچوونێ و تومارکردنا ڕیدانە بە تا نزیکی دوازدەی شەوا دەرباز بووی زێدەتری 22 حالەتێ ڕیدانێ سەڤک هاتبوونە تومارکردن ji عالیە ڕێبەبەریە هاتوچوونە دووکێ بە و زێدەتری بژین 4 کەسا bi sivêkî birîndar bûyne lew tête xastin ew rûkejî da bestiyeka geleka mazine tîmên bajêrvaniyê her jê demjimêr şeşî spêdê dest pêkirîne rêyên ji derber duhokê we nava senterê duhokê da xêlê hemû evan cadeyan diken bu hindê rê bihêne vekirin lê her tête xastin ji dihî were tête xastin ji aliyê hatmiçûna duhokê ve بله تیتا خواستن کو اگر چه کارن گرگ نبن شوفر هیچ رنگ یکی جمالت خونه در کمن بله بەڵێ زۆر سپاس دەکەین چەک دارکە لەگەڵمان بووی دیارە شوێنەکەی تۆ زۆر ساردتر بوو لە شوێنەکەی ڕێناس و هەروەها لە شوێنی پامێرمان لە سلێمانی چونکە وەک باسمان کرد دوێنێش پێش ئەوەی کە حکوومەتی هێرێم ئەمڕۆ بکات بە پشوو ئێوە کردبووتان بە پشوو لە لای خۆتان چونکە ڕێگەوبان بەهۆی بەستەڵەکەوە بەسترا بوو و زۆر سپاس دەکەین کە زانیاریەکانی کەش و هەوا و هەروەها ئەو ڕووداوانەت پێگەاندین کە لە دووهۆک بوو و زۆر سپاس پێم وا بێت کە هەژە ئێمە ئێستا زۆربەی یاخود هەموو بڕگە و بابەتەکانی ڕۆژباشمان پێشکەش کردن بەڵێ لە کاتژمێر هەشت بڵتەنێکی نوێی هەواڵەکانی کورسان 24 دوستە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوون بەڵام لە بیرتان نەچێت سبەی بەیانی لە هەمان کات بە ئەنێرجیەکی زۆرۆیەینەوە لاتان بینەرمان بن. هیوادارن کە ئەم یەکەم پرۆگرامی ڕۆژباشتان بەدڵ بوو بێت و سبەینێش لە کاتژمێر حەوت چاوەڕوانان بن.